ژمارەیەک مامۆستا لە شاری کەلار لە بەرامبەر بایکۆت و نەچوونەوە بۆ هۆڵەکانی خوێندن لەلایەن پەروەردەی کەلارەوە سزای نەهاتن و دەوام نەکردنی بێموچە دراون. ئەو مامۆستایانە کە ژمارەیان زیاتر لە 8 مامۆستا دەبێت و لە سەرەتای مانگی 3 ئەم ساڵەوە کە بایکۆتی سەرتاسەری مامۆستایان ئەنجام درا، دوای جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان لەلایەن حکوومەت و وەزارەتی پەروەردەوە ئامادە نەبوون بایکۆت بشکێن و بچنەوە ناوەندەکانی خوێندن. هەڵوێستمان نەبووە دژی ئەو پێنەدانی موچە ئەو نەعەدالەتەی کە لەم سنوورەیە بەعام لە کوردستانە بەتایبەتی لەم سنوورە بایکۆتمان کردووە لە بۆی پاداش بکرێن هاتوون سزای دراوین. سزاکانیش کێشە ئەوەیە لە ناو بۆ نمونە 6,000 مامۆستا هاتوون 7-8 مامۆستاهم بژاردووە وە سزا دراون وە کێشەکە لەوایە جیاوازی کراوە لێرەوە ئەوان لە بەرەبەری کەلا بەڵێ بەحساب مدیرەکان داوان لێ کردوین مامۆستاکانمانەیە سزای بدەن لێو شەو مدیرەکان ئەڵێن بە تەلەفۆن پێمان وتراوە ئەبێ سزای ئەو مامۆستایانە بدەن وی خەڵکی چالاکوان و مەدەنیە مامۆستای سەربەخۆ بێ ئەوانە سزا دراون. ئەگەر بگەڕی بەناو لیستەکەدا باوەڕ ناکەم دوو کەسی دوو مامۆستای حیزبی ببینی سزا درابێ. کەرال ئەڵێن کۆمەڵێک بەڕێوەبەر غیابەکانیان کشانەوەتەوە بەڵام ئەوانەی ئێمە هەستەکەین بەمەبەست کراوە بۆ نەکشاون تۆ نزیکەی 6 مامۆستاین سزا دراوین. من بۆ خۆم 6 ڕۆژە مامۆستامانەیە 11 ڕۆژی بۆ کراوە. ئەمە جگەل لەوەی ئێمە ئێستا لە پەروەردەی گەرمیانین لەگەڵیانە دانیشتوین چاوەڕێی وەڵامی ئەوانەکەین لە ئەگەری وەڵامدانەی ئەوانە ڕێگەی ترمان لە پێشە ئەچینە دادگا سکاڵا تۆمارەکەین لەگەڵ وەزیری پەروەردە قسە. ئەندامێکی دەستەی مامۆستایانی ناڕازیش لە گەرمیان دەڵێت نابێت مامۆستا لەسەر بایکۆت سزا بدرێت لە کاتێکدا مافەکانیان پێڕەوا نابینن نابێت لەسەر جێبەجێ نەکردنی ئەرکەکانیش سزا بدرێن. ئەوەی کە بینیمان بڵاو بۆتەوە کە غیابی جەماعی کۆمەڵی مامۆسای زۆر کە نزیک بۆتەوە لە 100 مامۆسا لە سنووری پەروەردەی کەلارە دراوە بەڕاستی ئەوەی ئەی بینین نادات پەروەریکی گەورە لەم بڕیارەیە هەیە چونکە مامۆستا هیچ کات مافی پێ نەدراوە هەتاوەکو با بڵێن ئەرکەکانی بەجێبەجێ بکە هەر کات مافەکانی پێدرا ئەو کات ئەکرێ با بڵێن سزا بدرێ یان غیاب بدرێ یان هەر شتێک بەرامبەر بە مامۆستا بکرێ. بەڵام ئەوەی کە ئەی بینین حکوومەت بەڕاستی ئەم مانگ موچە وەرەگری نازانی ماوانکەی تر وەرەگری یاوەری ناگری هیچ زمانێک نییە لەم وڵاتەیە. بەڕاستی ئەوەی کە کراوە بەرامبەر بە مامۆستانە هەستەکەین ستەمێکی گەورەیە لەو مامۆستا بەڕێزانە کراوە و ئێمە وەکو دەستەی مامۆستایان پشتیوانیانە بین و هاوکاریانە بین بۆ ئەوەی هیچ نەبێت چیتر ئەو جۆرە سزایانە ڕابگرین. پەیام پەیوەندی کرد بە مامۆستا عەدالەت لەتیف بەڕێوەبەری پەروەردەی کەلارەوە ناوبرا و ڕایگەیاند کە تا ئێستا هیچ مامۆستایەک لەسەر بایکۆت سزا نەدراوە بەڵکو لە ڕۆژی 2 نیسان کۆبوونەوەی گشتی بەڕێوەبەری قوتابخانەکان کراوە و بڕیار دراوە لەبەر بەرژەوەندی گشتی و نەفەوتانی ساڵێکی خوێندنی قوتابیان بە کۆی دەنگ بایکۆت بشکێن و بچنەوە ناوەندەکانی خوێندن. هەر مامۆستایەکیش پابەند نەبێت ڕێکاری ئیداری بەرامبەر دەگیرێتە بار. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.